بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش. خۆشحاڵین وەکو سەنتەری زەهاوی کە لە زنجیرە بەرنامەیەک لە شاشەی کەناڵی پەیامەوە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەین بۆ کۆمەڵێک باس و خواسی گرنگی فکری کە جێگای گرنگی پێدانی هەموو کۆمەڵگای ئیسلامی و خەڵکی کوردستان و بە تایبەتی تر سەنتەر و دەستگا و ئەو شوێنانەی کە لە بواری فکریە کار ئەکەن و لێکۆڵینەوە ئەکەن جێگای باس و خواس و گرنگی هەموو لایەکە. سەنتەری زەهاوی بە پێویستی زانیکەوە لە ڕێگای کەناڵێکی نوێوە بە خەڵکی کوردستان بگات لەو زنجیرە چالاکیانەی کە ئەنجامی ئەیە. یەکێک لەو کەناڵانەی کە بە گرنگی زانی ئەوە بوو کە لە بەرنمەیەکی ئاوایە بیر و بۆچوون و تێزە فکریەکان تاوتوێ بکات و بە بینەرانی بەڕێز و خەڵکی کوردستان و جیهان بگات. ئەم بەرنمەیە ناوی بەرنمەی ئاسۆی هزرە و سەنتەری زەهاوی سپۆنسەر و پێشکەشکار و ئامادەکاریەتی. سوپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام کەوە بواریان خۆش کرد ئەم بەرنمەیە لێرەوە بە خەڵکی کوردستان بگا. سروشتی بەرنمەکە وایە کە مناقەشە و کێبڕکێ و جەدەل و باس و خواس لەسەر پرسە فکریە گرنگەکان ئەکا. بۆ هەر بەرنمەیەک سێ کەس، سێ مامۆستا و پرۆفیسۆر و متەخەسیس و خەڵکانی بواری فکر و ئەهلی معریفە و سەقافە قسەی تیاکەن. لە هەر بەرنمەیەکە تەوەرێک ئەوروژێنرێ و سێ کەس قسەی لێیەکە. بۆیە سروشتی بەرنمەکە وایە کەوا گۆڕاوە کەسەکان ئەگۆڕێن و تەرزە فکریەکان و تێزەکانیش هەروەها ئەگۆڕێن بە پێی بیر و بۆچوونی ئەو کەسانی کەوا لێرە تاوتوێیەکەین. بۆ ئەم بەرنمەیە کە یەکەم بەرنمەیە و دەستپێکی زنجیرە بەرنمەکانە، لێرەوە هەردوو بەڕێزان دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سەنتەری زەهاوی و هەروەها بەڕێز دکتۆر دیاری ئەحمەد قەساب ئەندامی دەستی کارگێڕی سەنتەری زەهاوی و بەندەش ئیسماعیل بەرزنجی لە خزمەتان ناین کە ئەندامی سەنتەری دەستی کارگێڕی سەنتەری زەهاوی. پێمان خۆشە وەکو یەکەم بەرنامە وەکو دەستپێک پێش ئەوەی بچینە ناو زۆرێک لە بابەتە گرنگەکانەوە کۆمەڵێک چەمکی کلیل یاخود کلیلە چەمکەکان لەم بەرنمەیە باس بکەین بە میوانداری ئەم بەڕێزانە و بە باس و خواسی ئەوان. بۆیە پێمان خۆشە پێش هەموو شتێک وەکو منهەجێتی بەرنمەکە باز لە فکر یاخود لە کوردیا کە پێی ئەوترێ هزر باس بکەین. ئایا فکر چییە؟ گرنگی فکر چییە؟ پەیوەندی نێوان فکر و کۆمەڵێک چەمکی تر چۆنە؟ مەسەلەن بۆ نمونە معریفە، عەقڵ، زانست، ئەوانە کۆمەڵێک چەمکن کە نزیکن لە فکرەوە. ئەمانەوە پێش ئەوەی باسی هیچ شتێک بکەین ئەمانە بناسیێنین، پەیوەندیان باس بکەین و دوای ئەوە باسی مێژووی فکر بکەین، مێژووی فکری ئیسلامی، مێژووی فکری مرۆڤایەتی کەی سەری هەڵاوە، چۆنە، و هەروەها لە تەوەرێکی ترا باز لە ئەزمە و ئاستەنگ و ئاریشەکانی فکری ئیسلامی هاوچەرخ بکەین کە خاڵی لاواز و بەهێزی لەکوێوەیە و ئاستەنگەکانی لەکوێیە دیاری بکەین. اینجا بۆ چوونە ناو بابەتەکە کە دکتۆر ئەگەر جەنابەت پێناسەیەکی فکر یاخود هەزرمان بۆ بکەی پەیوەندی لەگەڵ معریفە لەگەڵ عەقڵ بەلای جەنابتانەوە چۆنە؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان زۆر سوپاس بۆ جەنابتان، سوپاس بۆ سەنتەری زەهاوی و بۆ کەناڵی پەیام و بۆ جەنابەت کە ئەم پێشێکی جوانت خستە ڕوو. پێناسەکردنی فکر بەبێ پێناسەکردنی مرۆڤ ڕەنگە کارێکی باش نەبێ. ئێمە کاتێک قسە لەسەر مرۆڤەکەین بەوە پێناسەیەکەین واتە کائینێکی بیرمەند، کائینێک کە بیرەکاتەوە، واتە دەتوانێت لە پێدراوەکان نەتیجە بگرێ، ئەنجامگیری بکە. فکر واتە بەم پێناسەیە بێ بریتێ لە ئەنجامگیری لە زانراوەکان
بۆ دۆزینەوەی نەزانراوەکان لە عملەیەکی ترا توانین بڵین فکر تێگەیشتنە لە دەوروبەر تێگەیشتنە لە خۆت تێگەیشتنە لە پەیوەندی نێوان خۆت و دەوروبەر ئەو تێگەیشتنە ممکنە تێگەیشتێکی زۆر سادە و بەرایی بێ ممکنە تێگەیشتێکی قوڵ و فرەلایەن و فرەڕەهەند بێ وەکو چۆن ئێستا هەمومان مرۆڤە بینین مرۆڤە بینین و وێنەیەکی مرۆڤ لە مێشکمانە بەرجەستەیە بەڵام پزیشکێکی مختەڵس کە علمی تەشریح و توێکاری بە جوانی خوێندووە بینینی ئەو بۆ مرۆڤ جیاوازە چونکە ئەو جومگەکانی خەلیەکانی هەموو ئەو گۆڕانکاریانی کە لەشی مرۆڤێکە یا سیستمەکانی جەستەی مرۆڤ ئەبینێ هەموو کەسێ دنیا ئەبینێ هەموو کەسێ کێوەکان دەریاکان ڕووبارەکان مرۆڤەکان زیندەوەرانە بینێ ئاسمانە بینێ بەڵام ئەو کەسەی کە ئەچێتە ناو ناخ و قوڵایی شتەکانەوە ئەوە بیرەکاتەوە بۆیە لە قورئانە سیغەی تەفەکر بەکاراتەوە تەفەکر یعنی قوڵبوونەوەی زیاتر فکر بە قوڵی یعنی چوونە ناو ڕەگ و ڕیشە و بە دواگەڕان بە دوای سەرە دەزووە یا تاڵە دەزووە زۆر ورد و باریکەکان توانین بڵین فکر ڕێگایەکە بۆ گەیشتن بە معریفە ئینسان کە ئەبێ بە عاریف یعنی بە خاوەنزانین و بەزانە بەبێ فکرکردن ممکن نێشتیوە یعنی چونکە ئینسان تەفاعولەکە لەگەڵ ئەو شتانەی کە ئەیبینێ تەفاعولەکە لەگەڵ ئەو شتانەی ئەیبیستێ تەفاعولەکە لەگەڵ ئەو دەوروبەری کە تیاژی لەگەڵ ئەو ژینگەی تیاژین ئەم تەفاعولە لە مستەوای عەقڵا پێوتێ فکر لە مستەوای جموجوڵ و بزاوە پێوتێ کار پێوتێ عەمەل تیۆریای بۆ دروستە بێ ئیستنتاجەکە لە مەجموعە شتێکی جیاواز ئەتوانێت چەمکێکی هاوبەش وەربگرێ لە چەمکێکی هاوبەش ئەتوانێت مەجموعەیە شت مەجموعەیە لق و پۆپ دروستکە ئەتوانێت پێناسە بکە ئەتوانێت بەڵگە بێنێتەوە ئەتوانێت شتەکان ڕێکخا ئێستا بۆ نمونە هەرم بەرنامەی کە ئێمەی کۆ کردوتەوە مەجموعەیە کەس لە پشتی ئەم بەرنامەوەن ئەم کارانیان ڕێخستو ینی فکریان کردوتەوە چی بکەن ئەم تەسمیمە چۆن بێ ئەم دیزاینە چۆن بێ ئەم مێزەی کە لەسەری دانیشین چۆن بێ دەنگەکانمان چۆن بێ جلوبەرگەکان چۆن بێ بەرنمەیە کە دروستە بێ ئەنجامی فکرێکی جوزئیە بەڵام کە تۆ بە شێوەیەکی کولی بیرەکەیتەوە ئەتەوێ وەڵامی پرسیارە ئەساسیەکان بیتەوە چی بۆچی لە پێناوی چی بەرەو کوێ ئایا هەیە نییە قسە لەسەر هەبوون و نەبوونە قسە لەسەر باشبوون و خراپبوونە هەموو ئەمانە فکرن کەواتە هەر شتێ پەیوەندی بە مرۆڤەوە هەبێ پەیوەندی بە ژیانی مرۆڤەوە هەبێ بەرەو باشتر بچێ چۆن بەرەو باشترە چێ بەرەو خراپ چوو بۆچی بەرەو خراپ چوو وەزعەکە بۆ گۆڕا بۆ ناگۆڕێ هەموو ئەمانە تێکەڵیەک لە نێوان فکر و معریفەیە بە شێوەی جەدەلی هەیە ئەتوانی بڵێ معریفە حاصلی فکرە معریفە حاصلی فکرە بەڵام فکر پرۆسەیەکی بەردەوامی هەمیشەییە بۆیە لە قورئانی پیرۆزە بە سیغەی فعل هاتووە بە سیغەی فعلی مضارع لعلهم يتفكرون بەردەوامی بیرکەن بە شێوەیەکی بەردەوامی فکر شتێکی جامید نییە تەنانەت ئێمە بینین لە قورئانە مفردەی الفکرمان نییە بەڵام يتفكرونمان هەیە ثم تتفكرونمان هەیە ئەمانەمانە یعنی چی یعنی فەیلسوفەکان دێن ئەیانەوێ چەمکێکی ئەبستراکتی جامید چەمکێکی نەگۆڕ دروستکەن بە ناوی فکر بەڵام لە معریفەی دینیە لە ڕوئیای قورئانیە تەماشاکەی پرۆسەکە پرۆسەیەکی بەردەوامە پرۆسەیەکی دەستە جەمعیشە یعنی پرۆسی تاک نییە پرۆسی دەستە جەمعیە خەڵکێک بە یەکەوە ئیکەن بۆیە ئێمە لە منزومەی فقهی ئیسلامیە ئیجماعیشمان هەیە ئیجماعنی بیرکردنەوەی دەستە جەمعی قیاس واتە بیرکردنەوەی تاکە کەسی ئەمە یعنی تەمان زۆر زیاتری شەڵەگرێتەوە ئێمە ئەتوانین بڵێن بوونی فکر واتە چەسپاندنی جەوهری مرۆڤ چونکە مرۆڤ بەبێ فکر لە زیندەوەرەکانی تر جا نابێتەوە ڕاستەکەواتە فکر هەر تایبەت نییە بە نوخبەیەک بە کۆمەڵە کەسانێک بە فەیلسوفان ینی هەموو ئەندامانی کۆمەلگا کرێ بە زۆرێک لە زۆرەکان لە ئاستێک لە ئاستەکانە ممارەسەی فکر بکەن فعلا بەڵام دیارە هینمە مەسەلەن فەیلسوفێک کە بیرەکاتەوە بیر لە کولیا دەکاتەوە ئەوێ سیستمێکی گشتگیر پێشنیار بک بۆ بیرکردنەوە بەڵام کەسێکی عادی کەسێکی نۆرمال کە خەریکی کاری ڕۆژانەی خۆیەتی تەنها ئەڵێ
وەکو ئافرەتەکەوتی لەیسە وەڕا عەبادان قەریە تی لەو دی عەبادانەوە دەیەکی تر نییە چونکە ئاسووی تێگەیشتن و بینینی ئەو هەر ئەوانەیە ڕاستە کاک دکتۆر دیاری ئەگەر باز لە عەقڵ بکەین کە وەکو چەمکێک پەیوەندی بە فکرەوە هەیە علاقەی جەدەلی لە بینی عەقڵ و فکرە مەسەلەن ئایا عەقڵ لە ئینسانە ئەندامێکی دیاری کراوە ئایا فکر بەرهەمی عەقڵە عەقڵ تەکاملی بۆ دروست ئەبێ مەسەلەن بەهۆی فکرەوە بەهۆی تەفەکوور و بیرکردنەوە. بسم الله الرحمن الرحیم. سپاس کاک دکتۆر ئیسماعیل. بێگومان و کاک دکتۆر ئاماژەی پێیە تەفەکوور بۆ یەکێکە بیرکردنەوە بۆ یەکێکە کە عەقڵی هەبێ ئەوانەی کە خاوەنی عەقڵ نین بیر ناکەنەوە لەبەرەوەی خی گەورە دائیمە داوای کردو لە بەشەریەت کە بیر کاتەوە ئەو خۆشی عەقڵی پێبەخشیون بێگومان و عەقڵیش ئەندامێکی تایبەت نییە لە لاشەی مرۆڤە ناتوانین بڵین دەماغی مرۆڤ کە پێڵم برین بریتێ لە عەقڵ چون ڕاستە بەشێکی لە دەماغی ئینسان هەنێ بۆ نمونە بەشی پێشەوەی بە هەنێ هەست و شت تایە هەنێ شوێنی بیرکردنەوەی تایە بەڵام وەکو بەشەی گشتی عەقڵەکە هەمی ئەوە نییە هیوا هەیە لەوانەیە دەماغی زۆر مەزبوط ئیشکا وەکو فیسیۆلۆژی بیەری فەحسیکەی بەڵام عەقڵی زۆر بەکارنێنە لە هەنێشتە لەوانەیە ئینسانێکە بێ عەقڵی هەنێ مشکلی تیا بێ یعنی بڵم دەماغی هەنێ مشکلی تیا بە لە بەکارخستنیوانی بە ئیشکردنی هەندەستێ قاچی عەزەڵەیەک بەڵام لە لای بیرکردنەوە هەنێ عەزە و خەلەی تیا بێ بەڵام عەقڵێتێکی زۆری تیا کەواتە تەنها دەماغ نییە من جاروای بۆیە چون پێوێت دڵیشی تیا بێ ئێستا حتا جەدەلێک هەیە لەسەرەوەی کە ئەو قەلبەی کە لە قورئانە باس کرا خی گەورە فەرمێ لەهم قلوب لا يفقهون فيها يعني ئەو قەلبە کامەیە يعني لە زانە قەلب لە دەماغایە هەنێک قەلبە لەو شوێنەی خۆیەتی بێگومان ئەمانەوە ڕاستتر بێ و دەریش کەوتووە دڵی شەرک و چۆن دەماغ خانەی تایە خانەی عەسەبی دڵیش خانەی عەسەبیەکی زۆری تایە و علاقەیەکی زۆر بەهێزێ لە بینی ئۆرگانی دڵ و لەگەڵ دەماغە کاتە پێ ئەچێ چەند شتێک لە لاشەی ئینسانە بیرکاتەوە لەوە ئەچی شتەکەش معنەوی پێ زیاتر نەک مادی بێ چونکە مەسەلەن چاو بەشداری ئەکا لە عەمەلی بیرکردنەوەیە گوێ بەشداری ئەکا کەواتە سیستمێک لە لەشی ئینسانە تەحەکوم ئەکا بە عەقڵەوە نەک تەنیا یەک بێگومان ئێمە عینمانەیە شتە بینێ بەسەریش بەسیرەشمانەیە لەو شتەشت وەرەگرێ وذنمانەیە بەڵام سەمعیشمانەیەکە کە لەوم ئاذان لا يسمعون بها يعني کابرا شتەکە بیستێ بەڵام کوجەناو دەفەرمێت تەفەکوری تیان ناکەوتە عەقڵی تیان ناکەم شتێکە بینێ کابرایەکی زانا کە شتێکە بینێ ینی کابرایەکی عاقڵ با بڵێن بیری خۆی زۆر خسووتەخار لەو دیبەنایەکەی بینێ زۆر شتی لێ وەرەگرێ و فکرێکی گجوانی لێ وەرەگرێ بەڵام هیواهێت چەندین جار ئەو دیمەنە بەرچاوێت و ئەڕۆ بێ بیر لێ بکاتەوە کەواتە بەسیرەی بەخۆت نییە یان سەمعی بەخۆت نییە و هەروەها عەقڵی زۆر نەخسووتەکار پەیوەندیەکێ بێگومان شتەکەش سیستمێکە یان کۆمەڵ شتە بەسەرێکەوە کەواتە ئەگەر بتوانین مەسەلەن لەم حیوارەوە ئەوە ئیستنتاج بکەین هەڵگۆزین کەوا فکر چەمچێکی زۆر فراوانە لە معریفە وەرئەگرێ لە عەقڵ وەرئەگرێ لە واقعەوە وەرئەگرێ بەڵام خۆی عەمەلەیەکی زۆر فراوان و گەورەیە لە ژیانی ئینسانە کە ئەکرێ بڵین هەموو ژیان بەڕێوە ئەبا فکری هەر ئینسانێک هەر لەسەر مەسەلەی فیکر و عەقڵە گەر سەیری قورئان بکەی من دیقەت یعنی ئاەتم ماوە لە مەواضیعەکانە لە هەنێ شوێنە خی گەورە ئەفەرمێ لعلهم يتفكرون الشيء فرمي يعقلون يعني بقول مثلا آية وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون وكان تقول بس دائما ببردوام يتفكرون بس هات نخواري قرآنك ذكر خاطر القرآن يبون أردوي لعلهم يتفكرون ويبير كانوا طبعا بيجمان بيرجع مثلا عقلك قرآن خطاب يعني تنابه مسلمان قرآن خطاب يكبوها مو بشرية وبيجمان يعني ئێمەی مسلمان لەوانەیە مقصر بین ناڵێن ئەم خطابی قورآن بگا بە هەموو بەشەریت ولا قورآن خطابێکە بۆ هەموو بەشەریت ئەگەر هەموو بەشەریت گوێی لێ بگرن و بەشەریتش خۆیان يعني تقبلی کەن کە قورآن مخاطبیان کە ئەمەش بتوانین بە جوانتیان گێنین ئەگەر نێتە ناو دینی ئیسلامیشەوە استیفادەکە لە خطابی قورآنی ئەم ذیکرە بۆ هەموو بەشەریت نێراوە ولعلهم يتفكرون آياتك تر هي مثلا مشابهة فخاي قال فرمي لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم أفلا تعقلون لا ذكر كينا أردوها قرآن كينا أردوها لعلهم يتفكرون لا أفلا تعقلون اشتيك آياتي تجي تذوره مثلا ومثل وتلك الأمثال نضربها للناس وما يعقلها إلا العالمون
لشيء ترى فرمي لو أنزلنا هذا القرآن على جبل الآخرة فرمي شيء ولعلهم يتفكرون بس القرآن وهاتنوي ذكرك لشونك يتفكرون لشونك يعقلون كاتا أكيد بيونديك هيا لبيني عقل بكارنان عقل وأروها فكريكي ناضجو فكريكي يعني مستقيم بس والله. دكتور وشونك ما لسر ربطي أو دو آياتا أو مجموعة آياتاني كباسي تفكرك لقلو بآياتاني باسي تعقلك فكر زور فراوانه سنوري نییە بەڵام لە قورئان تاکید دەکاتە سەر عقل يعني ئەبێ فکر ئامانجی هەبێ عقل کردنەوە يعني چی يعني تعقل يعني وا ئەکەی لە فکر ضبط ببێ ضابطەی بۆ دانەی يعني قورئان ڕێناگرێ لە فکر ئینسان لە هەموو شتێ فکر بکاتەوە بەڵام ضابطەی بۆ دانێ ئەڵێ تۆ ئەبێ منهجێتت هەبێ ئەبێ میتۆدت هەبێ ڕێبازت هەبێ يعني هەندێک شتێ ئەگەر زۆر بیرشی لێکەیتەوە ناگەی بە نەتیجەتیایە وانێ ئەبێ تۆ بە دوای شتێک کابڕێ مەسەڵەن لە قورئانە فەرمێ یەسئەلونەکە عەنی الئەهیلە پرسیاریان کرد ئەی پێغەمبەری خوا ئەوە مانگ بۆ وایە مەسەڵەن تا یەک شەوەیە دوو شەوەیە ماوەیەکە بێ بە چواردە دوایی کەمە بێتەوە نامێنێ قل هي مواقيت للناس ئەوان پرسیاریانە کرد لە سەبەبەکەی قورئان باسی فائیدەکەیەکە چونکە لەو سەردەمەیە هەرچەند پێغەمبەر صلی الله علیه و سلم حقیقەتی مەوزوعەکەشی بۆ باس کردنایە چونکە ئامرازی پێویست نەبوو بۆ ئەوان وانێت تەنها وەکو شتێکی سەمعی وەریەگرتن کە نەو پیانەڵێ ئێوە لە شتێ بیر مەکەنەوە کە ناتوان بگەن بە نەتیجەتیایە بەڵام بیر لە سوود و لایەنە عەمەلیەکەی بکەنەوە لایەنە کردەیەکەی بکەنەوە ئەوەیە کە ئەو ئاەتانی باسی تەفەکوڕەکە یعنی تۆ مەبادیئی بیرکردنەوەت بۆ دیاری کراوە مەجالاتی بیرکردنەوەش هەیە بەڵام پێویست و بەزابیتە هەیە پێویست بە هەندێ مەعایر و پێوانە هەیە هەندێک پێوەر و پرانسیپ و منهجێت هەیە کە ئەوە پێوتێ تعقولەکە یعنی عقل چونکە لە ڕووی زمانەوە یعنی بەستنەوە لا عقل يعني عقله يعني منعه إن جاء القرآن مثلا إن في ذلك لآيات لأولي النهى نهيش نهى جمع نهي يعني عقل خالص يعني جاري وآية عقل بمجرد عقل تناتواني لآية كانت تبقي بلا ما قال نبي بعقلي خالص تناقي عقلي خالص إيش أويا إنسان بطوابي معناي كلمة بلاين به لبروسة معرفية كيا يعني دليل الرين معي به خوي هر نهيج لما نزمانواني كيا منع إنسان أكال لويك بيركرنويش فاسدي هبه لو تعقلك خرابي هبه يا أفرمي بسم الله الرحمن الرحيم والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسري هل في ذلك قسم لذي حجر ذي حجر يعني خاون عقل يعني عقل لقل فكرة يعني ضابط دانان بو مجالات بير بو فكري إنساني وحالتك طيران وبرواز كردني هي يعني أيوة بدوها مشتكى بشي مجادلة پەلەیشەکە بەڵام کە ئەڵێ عقل ئەڵێ ئەبێ پەلەنەکەی بەکاوە خۆبی وانە تەدەبور ئەم جایەتە ئێنە بواری تەدەبور چێ تەدەبور ئەوەیە بیر لە مەئالاتەکەیتەوە لە ئەنجامەکانەکەیتەوە کەواتە فکر عملەیەکی زۆر جامعە بەڵام عقل عملەیەکی تایبەتمەندترە عملەیەکی منهجیە يعني فكركردنەوە بە منهجیەتەوە زۆر گرنگە هەر سەرەو قسەی کاکتۆر باسی کرد ئاەتەکەی سوڕەتی ئالی عیمڕان کە باسی خوای گەورە مەتهیە ئەو کەساناکە کە زیکری خواکەن يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم بەڵام دوای تەفەکر لە چیەکەنەوە لە خوا ناکەنەوە يتفكرون في خلق السماوات والأرض کاتە ئەبێ خوای گەورە بە خطابی قورآنی بۆ بەشەر ڕوونەکاتەوە کەس بیر لە چی بکەنەوە نابێ بیر لە ذاتی خوای گەورە بکەیت و لە حەدیثی شاهاتوە منهجیەتەیە کە باسێک بەڵام بیر لە چی بکەیتەوە لە کاتێکا ئەو زیکری خواکە خوای گەورە مەدحیانەکە بڵێ يتفكرون في خلق السماء حديثك جاي للسلوى كفرمي ويل لمن قرأها ولم يتفكر فيها يعني أبي بير كيتو إنساني ذاكر إنساني عابد إنساني مسلمان أبي بير كاتو ولا اشتكوني كان والله ما بير كاتو لذاتي إخوات كل نواجه لا أستي عقلي أوانا به ناقة بنتيجة لاني كم لجيانا ناقة بنتيجة يعني عمليجني يعني وإما الصحابة جدي الصحابة دواني زور عملي تربو لتفكرها لهني حقباتي تاريخي دوای لەوانەیە ئاماژەی پێبین حقوقاتی تاریخی با بڵێن ئومەتی ئیسلامی کە پیا ڕۆشتووە کە ئەوان چۆن عملیتر بوون بیرکردنەوەکانان چۆن بۆیە زیاتر عملی بوون و زیاتر گەشتون بە ئاماجەکانی
کەواتە ینی فکری ئیسلامی وەکەوەی کە زۆرێک لە خەڵکی تەسەوریەکە و پێی وایە فکرێکی میثالی مجەڕەد نییە، تەنیا بیرکردنەوە بێ بەبێ ئەوەی کەوا ملاحەزە بێ، یعنی بەبێ ئەوەی کە فکرێکی تەجریبی بێ. ینی فکری ئیسلامی توانین بڵێن زۆرینەی فکرێکی تەجریبی ئەزمونگەراییە تا ئەوەی فکرێکی میثالی بێ. خۆی ئەو ئاەتەی کە خوای پەروەردگارە فەرمێ ولا تقف ما ليس لك به علم، بە دوای شتێکە مەڕۆ کە عیلمێکی باشی پێی نەبێ، ئەو تەنوینە بۆ تەعزیمە یا بۆ احتیمامە. ولا تقف ما ليس لك به علم، بەڵام پێمان ئەڵێ عیلم چۆن دروستە بێ. إن السمع والبصر والفؤاد. سمع يعني بیستن، يعني ئەوەی کە خەڵک بۆت باسەکە، ئەوەی کە زاناکان بۆت باسەکە، چونکە اعتماد ناکەیتە سەر هەموو قسەیەک. الذين يستمعون القول فيتبعون أحسنه. يعني تۆ ئەبێ ئاگاداری ئەزمموی مرۆڤایەتی بی. مرۆڤایەتی چیان وتووە؟ فەیلسوفان، بیرمەندان، مێژونووسان، ئەدیبان، لە هەمووی لەناو مفردەی سەمع و مەقولەی سەمع جێبێتەوە. والبصر هەموو علومی طبیعی، هەموو زانستە ڕوانگەییەکان، ئەو زانستانی کە ئێستا پزیشکیە، زیندەوەرزانیە، ڕووەگناسیە، کیمیایە، فیزیا، هەموو ئەچێتە ناو بەسەرەوە. إن السمع والبصر والفؤاد. تۆ هەموو زانستە تاریخی و نەقلەکانە بیسی، فەلسەفە بیسی، مێژووە بیسی، کۆمەڵناسی ئەوەی کەوتراوە، و هەموو زانستە ئەزممونیەکان تاقیگەیەکان لەژێر مەقولەی بەسەرا کوێبێتەوە. بەڵام بەوە ئیکتیفا ناکەیت، چونکە مەنهجەکەی تۆ مەنهجێکی تەجریبی بەحت نییە. والفؤاد هەڵسەنگاندن، کە دڵ لەو مەرحەلا بێ پێوتێ فؤاد، پێ ناوتێ قەلب، چونکە قەلب لەو ڕۆ پێوتێ قەلب کە تەقەلوبەکە. ما سمي القلب إلا من تقلبه، يعني دڵ لە مەرحەلەیەکە قەلبە، لە مەرحەلەیەکە کە تەفاعلەکە جاری وایە مثلا لە حاڵەتی عیبادات. ذلك إن في ذلك لآية لمن ألقى السمع وهو شهيد، أو شتێکی ترە. بەڵام کە ئەڵێ کە ئەفەرمێ الفؤاد لە مەرحەلەیەکە دڵ تەحولەکە بۆ فؤاد، يعني ئەبێ بە عەقڵی منتج، عقلێک کە لە هەموو زانستەکان، زانستە تاریخیەکان، زانستە نەقلیەکان، زانستە فەلسەفیەکان، ئەوەی اعتیماد دەکاتە سەر گێڕانەوە سەمع، و زانستەکانی تر کە اعتیماد دەکاتە سەر بینین ڕاستەوخۆ، بەسەر، هەموو ئەمانەیە چیەکە قوانینی کولیان لێوەرەگرێ. اینجا ئەبێ بە فؤاد، يعني خاونی فائیدە. كل أولئك بە هەموو ئەمانە سیستمێکی معریفی دروستە بێ. ئەگەر تۆ سەمعەکەت هەبوو، بەسەرەکەت هەبوو، فؤادەکەت هەبوو، ئەتوانی بڵێ عیلمم هەیە و بە دوای شتا بڕۆم. بە دوای شتا بڕۆم، یعنی بزانم لە کوێوە هاتووە و سەرنجام بەرەو کوێ ئەچێ. ئێستا ئێمە لە تەحلیلە سیاسیەکانمانە بۆ تووشی هەڵەیە بین، بۆ تووشە بین، لەبەرەوەی یەکەم سەمعەکەمان نییە، هەموو شتەکان نابیسین، هەموو ڕاستیەکان لە ئەهلی اختصاصی نابیسین. یعنی خەڵکی ئەمە ئێستا معلوماتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لەگەڵ ڕێزم بۆ زۆر کەس کەتیایە ئەنووسن یا شت بڵاوەکەنەوە، یا لە ڕووی زانستی تەواوە نییە. یعنی بۆ نمونە لە ئیتیحادی سۆڤیەتیا تاماوەیەکی زۆر یاساکانی علمی ویراسە مەمنوع بوو، چونکە لەگەڵ فەلسفی مارکسیایەکی نەیەگرتەوە، ئەوەی کە مەندل هێنای خەڵکێک اعتیماد حتا ڕەنگە حقایقی زانستی بشارنەوە، یعنی ئەوانەی کە ئەهلی ئیلحادن ڕاستی زانستیەکانە شارنەوە ئەڵێنەوەکو ڕێنمای خەڵک بێ. اینجا بە تەنها ئەوانەش نە، فؤاد يعني منهجیت لە تێگەیشتن، منهجیت لە وەرگرتن و هەڵسەنگاندن، نەقد و تەحلیل و لە ڕووی عەقڵی بیرکردنەوە بگەی بە نەتائیج. بەڵێ يعني قواعدێکی کولی کە عەقڵ ئیستینباطیەکە لە هەموو زانستەکان، لە ئەنجامی هەموو ئەمانەوە منزومەیەکی معریفی دروستە بێ کە ئینسان دەتوانێت پشتی پێ ببەسێ و فکری پێ بکاتەوە بۆ ئەوەی سەرەتاکان و دەستپێکەکان لەگەڵ ئەنجام و ئامانجەکان بدۆزێت. زۆر چاکە، دەست خۆشکە. بە ناوبڕێکی کورد وەرگرین دوایی ئەگەڕێینەوە بۆ تاوتوێ بابەتەکەمان. بەڕێزان ناوبڕێکی کورت و ئەگەڕێینەوە وڵاتان.
دووارە سڵاو بینەرانی بەڕێز گفتوگۆ و بابەتەکەمان تەواو ئەەکەین دەربارەی فکر و چەمکەکانی عەقڵ و هەروەها معریفە و باسی گرنگی فکرمان کرد بە هەردوو بواری فکری تەجریبی و فکری میثالی کە بیری ئیسلامی هەزری ئیسلامی هەزرێکی تێکەڵە جامیعە لە نێوان فکری تەجریبی و هەروەها فکری میثالی چونکە هەر یەکێک لەوانە ئەگەر بە تەنیا بێ ئەوە دیارە کۆمەڵک مەعالاتی هەیە بەڵام ئیخفاقات و کۆمەڵک خراپەشی هەیە لەبەرەوەی هەندێک لایەن ئیهمالەکە. جا کاک دوکتۆر دیاری یعنی ئەو گرنگی فکر کە لە ژیانی ئینسان و یعنی بە شێوەیەکی گشتی ژیانی ئینسان کە ئەو گرنگی هەیە فکر ئایا ئەکرێ ئیسلام ئەو جانیبە زۆر گەورەی لە ژیانی ئینسانە ئیهمال کردبێ یان بە شێوەیەکی تر بڵێن خەڵکانێک هەن مەسەلەن بیر ئەکەنەوە مفەکرن بەڵام کافرن بڕوایان بە خوانیە بڕوایە ملحیدن کۆمەڵک کەس هەیە مسلمانن ملتەزیمن بڕوایان بەم زۆرە لە بیرکردنەوە و لە تێڕامان و لە تەفەکر نییە یعنی ئەزمە یاخود بڵێن ئاریشەیەک کێشەیەک لێرەیە هەیە کێشەکە پەیوەندی بە فکر خۆیەوە هەیە یاخود پەیوەندی بە ئەو کەسانە هەیە کە لە فکر ئەڕوانن. دەست خۆش بێ بێگومان ئەزمەکە بە فکر خۆیمە مجەڕەدی نیە ئینسان ئەگەر فکرێکی ڕوونی هەبێ و با بڵێن گایدێکی هەبێ یەکێ ڕێنمەی بکە فکری خۆی بە جوان عەقڵی خۆی بە جوانی بەکاربێنێ بە مەنهەجێتێکی تەواو بڕوە ئەکید ئەگاتە خوای گەورە. بەڵام ئیشکالەکە لە چەند شتێک هەیە یەکەمیان لەوەی هەنە کەس پێی وایە کە تەدەیونیان دینداری علاقەی بە تەفەکڕۆنیە تەسلیم بوونە کە ئەمە ناگونجێ لەگەڵ ئاەتەکانی قورئانە قورئان هەر لێکەم لە حەزەوە هاتوتە خوارێ هەر پێغەمبەر صلی الله علیه وسلم دایما هەوڵی یاوە لەگەڵ ئەوانەی کە بایان کا بۆ ئیسلام دوی بیرکەنەوە یعنی ئەو نمونەیە مەشهورە کە کابرا عەربەکەیە بۆ مەککە مسلمانێ کافرە کابرایەکی معروفە ئالی مەککە کافرەکان پێڵێن گوێ باخنا گوێ لە محەممەد مەگرە چون هەڵدە خەڵەتێنێ فعلا فترەیە گوێی ئاخنێ و شتەیە خاتە گەشتکە با گوێم لە قسەکانی محەممەد نەبێ صلی الله علیه وسلم ئەوە بێ دوای لە باشە من عەقڵم هەیە کابراکە پێم وتری عاقڵ بابی کەم زانم پیاواڵێتی کە ئیکاتەوە سێکە قسەکانی منطقیە و زۆر عەقڵانیە و زۆر ڕاستە لەبەرەوە مسلمانی ژەبێ لەبەرەوە کات هەر کەسێک گوێی خۆی نەئاخنێ بیر کاتەوە لە ئەو بەرنامەی کە خوای گەورە ئێنێرەوە بەشە بێگومان خوای گەورە ئینسان بەجێ نایڵێ بێ بەرنامە ئیلا بەرنامەی بۆ نێرێ ینی ئەمە نەک هەر لە مەسائلە دینی و علومی ئینسانەکانەیە تەسەووڕ لە علومی تەجریبیش خوای گەورە یارمەتی عەبد ئینسانەکانەیە ینی چەندەها زانا هەبوو توێتی من گەشتومەتە مەرحەلەیە لە تاقیکردنەوە و لە گەڕامە دوای حەقیقەتێکی علمی تەجریبی نەیستە حەلەقەیەک ماوە بیگاتێ خوای گەورە یارمەتیەوە معنی ئەو زانایە مسلمانیش نەبووە لەوانە مەسیحی ویان دینێکی تر بێ خوای گەورە واز لە عەبدەکانی نایەنێ خزمەتی مرۆڤایەتی پێکات ئەکید وایە و عەبدی خۆیەتی مسلمان بێ یان غێری مسلمان بێ ئەبێ ئەو خاڵە بزانین لەبەرەوە خەلەل ئەکرێ بڵێن خەلەل لە مەنهەجێتایە یعنی خەلەل لە فکر خۆیان نییە لەوانەیە کەسێکە بێ فکرێکی سەلیمیشی هەبێ بەڵام مەنهەجێتی تەفەکوورەکەی بیرکردنەوەکەی مەنهەجێتێکی خراپە خەلەلیتایە بۆی ئەگا بە نەتیجەیەکی خراپ یان نایە بیر کاتەوە هەنگوی خۆی دائاخنێ مەسەڵەن خوای گەورە لە قورئانە گلەیی لە کافرەکانەکە کە مسلمان نابێنێ یان محەممەد وەصفەکەن بە حاڵاتێکی سحر یان شێت یان ئەم شتانە حاشە لەو خوای گەورە فەرمێ ئەوە لەمێ تەفەکەڕوو بۆ بیر ناکەنەوە ما بصاحبهم من جنة کاتە مشکلەی ئەوەی کە ئەم وەصفانەکەن بیرێکی کوجەناو دەفەرمێن بیرێکی ڕاست ناکەنەوە تەفەکەر و تەنها فکرێک نییە تەواو فکریان کردوتە ئێستا لەوانە وەلیدی کوڕی مغیرە کە حەکیمەکەیان بووە داناکەیان بۆ ئێرن بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڵێن گوێ لەم کابرایە بگرێت کە لەو سەرەوەیەتەوە معجیبە بە قورئان معجیبە بە مەنتیقەکەی محەممەد صلی الله عليه وسلم بەڵام ئەوان ئەڵێن کاکە ئێمە لە مەسلحەتیمان نییە ئێمە خەڵک تۆ بڵێ قورئان ڕاستە لەبەرەوە شتێکمان پێ بڵێ با هەموومان ڕێکبین لەسەری بڵێن محەممەد چییە اینجا خۆی گەورە باسیەکە فإنه فكر وقدر فكر بيري كردەوە کە بیرە کاتۆ ئەگاتە نەتیجەیەک بە حسابی خۆی بەڵام تەقدیرەکەی غەڵەتە فقوتیل كيف قدر أو تقديره أو منهجيته كبيرة منهجيته غلط بو فقوتيل كيف قدر خواهي قورا سرزنشتيكا أما شون تقديرك توهيكي ثم قتل كيف قدر تأكيدك تو خواهي قورا
ثم نظر ثم عبس وبصر تا دوایی تقدیرەکەی ئەو بیری کردەوە بەلای ئەو محەممەد عیبینیەک منهجەکەشی ڕاستە بەڵام دوایوت یڵێن ساحرە تقدیرەکەواتە منهج جاری وا هەیە یعنی شتەکە خۆی گەورە هیدایەتەکە بۆ نێرێ ڕسالەکە بۆ نێرێ فکر و عقلی شیایەتی عقلیایەتی فکرش بیری لێکەیتەوە بەڵام کە منهجەکە ڕاز نەبوو منهجێکی خوار بوو لەواشێ بەرەو شتێکی خراپی بیبە وەکو چۆن مەسەن ئێمە ناڵێ ئەو فکرانی کافرن منهجەکانەوە زۆغڵ بلانێ هیدایەتەکان پێنەگەشت بێ کاتە بێ هیدایەتەکە هەبێ ئەبێ منهجێکی ڕاز دەبێ ئەکەت ئینسانەگاتە خۆی گەورە من لەرا ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر تەیدەن بۆ قسەکەی کاک دکتۆر دیاری ئەگەر ئێمە تەشبیهی بیری ئینسانیا تەشبیهی هۆشیاری و ژیری ئینسان بکەین بە ئاوێنەیەکەوە ئەم ئاوێنەیە کاتی ئەتوانی وێنەی ڕاستی تیابینی وێنەی خۆتی تیابینی دوو مەرجی هەیە یەکەمە ئاوێنەکە ژەنگی پێوە نەبێ ئاڵفتە بوو سایقەلکراو بێ دووەمە بێ ڕووی لە خۆت بێ ینی ڕووی لە خۆتکەی لێنا ئەگەر ئاوێنەکە پاک و تەمیزیش بێ ڕوویکەیتە شتێکی تر ئەوەی کەتەوەتیان نابێت بۆیە سعدی شیرازی ئەڵێ دل ئاینەی سوورەتی غەیب است ولیکن شەرط است که بر ئاینە زەنگار نەباشد ئەڵێ دڵ ئاوێنەی بینینی غەیب و نادیارەکانە بەڵام بەو مەرجەی ئەو ئاوێنە ژەنگی پێوە نەبێ ئەگەر ژەنگی پێوە بێ یعنی جاری وایە تۆ کەسێکەیە بە ناو فکرەکاتەوە بیرەکاتەوە بەڵام بیرکردنەوەکەی چییە؟ غەرەزێکی معەنی هەیە لە مەوزوعەکەیە یعنی لێ وەلیدی کوڕی موغیرە هەدەفی بیرکردنەوەکەی ئەوە نەبووە کە ڕاستیەکان بڵێ هەدەفی ئەوە بووە کە قوڕیشیەکان کۆکاتەوە لەسەر قسەیەک بۆ ئەوەی ڕێ لە داوای پێغەمبەر صلی الله علیه وسلم بگرێ بۆیە بیرکردنەوەکەی مادا بیرکردنەوەیەکی موجه بووە بیرکردنەوەیەکی زانستی حڕ و ئازاد نەبووە نەتیجەی نەداوە بەڵێ محاید نەبووە ئەبێ وەکو ئاوێنەوە بێ ئەبێ بیرکردنەوە بەنسبەت ئینسانەوە حاڵەتێکی ئاوێنەی هەبێ کە ڕووی کەیتە شوێنی دیاریکراو و ژەنگیشی پێوە نەبێ ینی خەڵتەی غەرەزی شخصی پێوە نەبێ قسەکانیش هەروایە بە هەمان شێوەکو مەحویەڵێ قسە گەر عیقدی گەوهەر بێ غەرەز ئەیکا بە خەرموهرە چ تەئسیرێ لە وەعزتدایەوە عیزوە پڕەغرازی کەواتە وەکو جەنابە دەفەرمی منهجیت ئەساسە ئەو منهجەتەش منهجەتێکی علمی ڕەسەن بێ هەدەفی ڕاستی دەرخستن بێ نەک هەدەفی ئەوە بێ کە تۆ حکمێک بچەسپێنێت پێشتر یاوێت قرارە داوە شتێک بچەسپێنێت ئێترەوە ئەوە فکرنیەوە پێوتێ مسادەرە پێوتێ مسادەرە بە مەطلوب مسادەرە مەطلوب وەیە لە پێش شتەکە و بڕیار داوە و لای خۆت تەسلیم بووە ئێسەی بەڵگەی بۆە تاشی ئاخرەوەیە کابرا عاقڵە عقلی هەیە مادە علمێکی لە بەردەسایە و فکریشی لێ کاتەوە بەڵام پێشی قەراریاوە کە ئەو شتەی تر بکە هەر لەمە مەسەلەی ئەم منهجێتی فکرە ینی هەرێک کەس پێی وایە ئەگەر یەکێ بەرەو فکر و تەفەکر و عالەمی فکر بڕوا دوورەکەوێتەوە لە دین ئەبێ نمونە هەبێ کە منهجێتی ڕاستی نەبوو بێ مسلمان بۆ ملتەزیم بۆ بەڵام کە چۆتە عالەمی فکر و هەنێ مەسائلی فەلسەف و فکر و ئەم شتانەوە التیزامی کەم کردبێ یعنی هەنێ قسەی لێوە شابێتەوە کە پیان مقابلەکەی پێی مەقبول نەبووی بەڵام وەکو جەناب فەرموو ئەوش هەر منهجێتەکەی غەڵەتەوەی لە ئەگەر منهجێکی ڕاستە بڕۆ چون ئیسلام لەگەڵ فکرایە چەندین ئاەتمان هەیە کە لە قورئانە باسیەکە بیرکەنەوە لە ئەو شتانی دەوروبەرتان خاڵێکی تریش هەیە ئەوە جاری وایە ئەو مەرحەلەیە یان ئەو جەوە سیاسی کە ئینسان تیاژی حاڵەتە کۆمەڵاتی کە تیاژی تەئسیرە کاتە سەر منهجێتەکەی و فکرەکەی یعنی مفەکرێکی گەورە هەیە ئەی ناسیر مەسەرەن فکری زۆر ڕێک و منهجێتێکی جوانەیە بەڵام ئەگیرێ لە سجن نابێ 20 ساڵە سجن ناوێ سێرەکەی منهجێتەکەی گۆڕانکاری بەسەرایە سێرەکەی ئەو فکرەی بیئەیەکی ئاوا تەسک و با بڵێن تەشاؤم و ئەم شتانە تەئسیر لە فکرەکەیەکە هەر ئەو شخصەیە کە ئەو بیرە جوانەی هەیە هەنێ خەلەل بۆ دروستە بێ لە فکرەکەیە عالەمی ئومەتی ئیسلامیش لە بیدایەتەوە کە باسمان کرد سەحابەکان کە عملی تر بوون نزیک بوون لە وەحیەوە بیرێکی فراوانیان نەبوو ئەیانزانی قورئان چیان لێ داوا ئەکاکە چۆن بیرکەنەوە پێشکەوتوو بوون فتوحاتیان کرد زوو سەرکەوتن ینی ئەو فتوحات و سەرکەوتنی کە ئەوان کردوانە مایەی ئیعجابی هەموو مؤرخین و هەموو زانە مفەکرەکانە بەڵام دوایەوە چەند حەقبێ بەسەر عالەمی ئیسلامی هاتوو بۆ نمونە ئیمامی شافعی کەی دژایەتی کردووە لەگەڵ ئەبوو حەنیفە چۆتە بەغا نوێژی کردووە لەبەر من احترام بۆ ئەبوو حەنیفە بسم الله الرحمن الرحیم بە جەهری نەخوێنیەوە بەڵام دوای ئەوان یان ئیمامی ئەحمەد فەرمێتی هەر کەسێ لە فقه تێگا بالای بەخلەکەی شافعیەوە بڕۆ
ئەوەنە احترامی لە شافعی کرد بەڵام دوایەوە چەند حەقبەیەکی تاریخی هاو وای لێ هاو شافعی و حەنەفی بە دژایەتێکتری بکەن ئەمە انحطاطێکی فکرێ بەڕاستی بۆ ظروفێکی تەخەلوف وای لێ کردووە کە ئەو تەفکیرە ینی زۆر دواب بکەوێن ئەو خاڵە زۆر گرنگە ینی کە ئێمەمانەوێت لەسەری بوەستین ئەویش ئەوەیە ئەزمەی فکری معاصر فکری ئەم سەردەمەی هاوچەرخی ئیسلامی کێشەکانی لەکوێیە ینی لەوانەیە بە بەرنمەیەکی ئاوای مە نەتوانین دەست بخەینە سەر هەموو بابەتەکان بەڵام گرنگترین ئەو کێشانی کە ڕوبەڕووی فکری ئیسلامی هاوچەرخ بۆتەوە لەوەیە خۆی بینێتەوە کە ئەو انقطاع حەزاریە دروست بووە مدەی نزیکەی 500 ساڵێک کە شارستانی ئیسلامی نەماوە و تووشی انحطاطێکی زۆر بووە چەندین جیل یعنی لانی کەم 6 تا 7 جیل لەو بینایەتیا چووە کەواتە سەر لە نوێکە ڕابوونەوەی ئیسلامی جارێکی تر لە کۆتاییەکانی سەدەی 1970 و سەرەتای سەدەی 20 و کۆتاییەکانی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 کە سەر لە نوێ ڕابوونەوەی ئیسلامی هاوچەرخ دروست بوو ینی بە نەزەری جەنابتان و لێکدانەوەی ئێوەش یعنی هاوتا و هاوڕای فکرێکی ڕەسین نەبوو یعنی ئەتوانین بە معنایەکی تر بڵێین سەحوەی ئیسلامی کە دروست بووەوە لە سەدەی ڕابردووە سەحوەیەک بوو لەسەر ئەساسێکی فکری قوڵ سەر لە نوێسەری هەڵنایەوە بۆیە لەوانەیە ئێمە لە ئەو عقودی ڕابردووە ببینین کەەوە ئیسلام زۆرتر تابعێکی ئەخلاقی پەروەردەیی ئەوانەی وەرگرتووە تا ئەوەی ئیسلامێکی قوڵی خاوەن فکری ڕەسین بێ ئەوە ژوای کردووەکەوە ینی کۆمەڵێک کێشە و ئاستەنگ زۆر بێتە بەردەمی تەنانەت ئیتیهامی ئیسلام بکرێ بکەوە دینی تەخەلوفە سەبەبەکەش ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسانی کەەوە ئیسلامیان پیشانی خەڵک داوە بەڕای جەناب من پێم وایە هەموو ڕێنێسانسێک هەموو سەرهەڵدان و بژانەوەیەکی فکری پێویستی بەوە هەیە بە شێوەیەکی دەستگایی بێ یعنی بە شێوەیەکی مؤسساتی بێ هەوڵ و تێکۆشانی تاکە کەس کاریگەرە بەڵام بەس نییە کافی نییە ئەوەی کە ڕێنەسانسی ئیسلامی دەستی پێکرد لە کۆتاییەکانی سەدەی 19 و بەراییەکانی سەدەی 20 ژمارەیەک بیرمەندی باش پەیدا بوون لە جیهانی ئیسلامیە کێشەی فکریان نەبوو ئەوان جوانیش تێگەشتە بوون و هەوڵیانەدا بۆ چارەسەری گرفتە فکریەکان گرفتە سیاسیەکان گرفتە پەروەردەیەکان ینی من سێ نمونە بۆێنمەوە هەل جەمالەدینی ئەفغانی کەسێکی غیرە عەرەب لە ئەفغانستانەوە هات بیری لەوە کردەوە کە ئومەی ئیسلامی یەکخا ینی یەکەمین مەشروعی ئەوە بوو کە ئومەی ئیسلامی لەو جیاکاریە قەوبی و مەزهەبیە نەجات بە محەممەد عەبدە ئیتیسالی پێوە کرد ئەو بیری لەوە کردەوە بێ مەناهیجی پەروەردە و فێرکردن چارەسەر بکرێ ینی ئیسلاحات لەوێ بکرێ ئەوە بکرێ ئەمجا سەید ڕەشید ڕەزاش هات باوەڕی وا بوو ئەبێ ئەو دووریە ئەو بێمیهریەی لە بینی مەدرسەی عەقلی و مەدرسەی نەقلیە هەیە نەمێنێ ئەم سیانە لە ڕاستیە کەم نەبوون وەتوانیان یەکەمین خوب بڵێ سەرەتاکانی ڕێنەسانس و نەهزەیەکی ئیسلامی دروستکەن بەس بە تەنها جهودی زاناکان کافی نییە ئەبێ مؤسسەی سیاسی هاودەنگ بێ لەگەڵ زاناکانە چونکە ئەوان وڵات بەڕێوە ئەبن ئەوان فکرەی ئەوان ئەخەنە بواری جێبەجێکردن ئەوان خەڵکی لەسەر پەروەردەیەکەن ئەوان ئەتوانن بە بڕیارێک بڵێن فڵان مەنهەجبا دابنرێ فڵان مەنهەجبا لا ببرێ نەبوونی ئەو هەماهنگگیە لە بینی مؤسسەی دینی و مؤسسەی سیاسی وای کرد مؤسسەی دینی جوهد و تێکۆشانیان جوهودی تاکە کەسی بێ و زۆر جارەمانە مەطرود بن لەبەرچی لەبەری مؤسسەی سیاسی مؤسسەیەکی دوور بوو لە دین دوور بوو لە خوددا دوور بوو لە خوداناسی دوور بوو لە نەهجی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەسەر بنەمای شورا نەهاتبوو بۆیە پێمان وایە هەموو کێشەکان ئەگەڕێتەوە بۆ کێشەی بیرکردنەوەمە چۆن بیر بکەینەوە لە چارەسەر و لە کوێوە دەست پێ بکەین و ڕەگەزەکانی ئەم چارەسەرە کێن و زۆر جارێمە لەسەر هەڵەی بەردەوام لەسەر هەڵەی کۆن بەردەوامە بین یعنی نەمەتی سوڵتانی کە لە عالەمی ئیسلامیە تاریئە نەمەتی سوڵتانی کە یەکێک هیچ مەرجێکی شەرعیتیانە بێ بە فەرمانڕەوا
بەسەر خەڵکەوە ئەمە وای لێ هاتووە بووە بە عرف ینی بووە بە ینی خەڵک بووە بە ئەسڵ لە حاڵەکە ئەمە ئیسیسنا ینی علەما ئەڵێن ئەگەر کەسێ مەرجیتیانە بوو لەبەر ئیسیسنا و بۆ کاتی زەڕورەت و بۆ کاتێکی دیاریکراوی کەم ئەمانە بۆیان هەیە حکم بکەن ئەینابێ بگەڕێتەوە بۆ شورا و ئەهلی حەل و عەقد و یعنی شارەزایان و پسپۆڕان و خەمخۆرانی نەتەوە ئەو کارانە بکەن ئێمە لەسەری دەقمان گرتو ینی ئەحکامی ئیسیسنایی بۆ بە ئەحکامی ئەسڵی ئەحکامی ئەسڵی بۆ بە ئیسیسنایی بۆیە مەسەلەن ئەگەریکێک بە شێوەیەکی وراسی بێتە سەر حکم پێڵێن ئەمیر المؤمنین بەڵامێکێ بە هەڵبژاردن بێت ئەڵێن نا ئەمە بیدعایە ویانە لە حاڵەکە والعکس و صحیح عکسەکە ئەوەیە کە ئەو کەسێک کە بەڕای خەڵک بە هەڵبژاردننی خەڵک بە ڕالێبوونی خەڵک و ئەبێت ئەوە حکومەکەی شەرعیە بەڵام ئەویش بۆتە ناکافینی ئەبێ مولتەزیم بێ یعنی تۆ ئەوە نەیەکێک بە هەڵبژاردن و بەڕای خەڵک بیت خەیتە سەر کورسی حکم کا و مقدراتی سیاسی و ئابووری و پەروەردەی خەڵکی بەدەست بێ بەڵام کە چوە سەر حکومی تر ئامادە نەبێ وازی لێبێنێ ئەبێ دەساودەستی دەسەڵات چونکە قورئانە فەرمیوە ئەمڕۆم شوڕا بەینەهوم یعنی ئەمر ینی فەرمان لە ناو موسڵمانانە فەرمان دەرکردن حکمکردن ئەمر ینی حکم لەوێ و ئولی الأمر منکم یعنی وانەی کە خاوەنی حکمن ئەبێ شورا بێ ینی بگەڕێ تەداول بکرێ تەداول بکەن نەک ئیلە الئەبەدی بێ جاکەواتە ئەزمەکە ئەزمەیەکی فکریە من پێم وایە پێشەوایانی ڕێنەسانسی ئیسلامی لە جەمالەدینەوە بگرە تا ئەگاتە سەعید نورسی خۆمان تا ئەگاتە مەلای گەورەی خۆمان تا شێخ محەممەدی خاڵ مەلا عەبدولکەریم مودەڕیس لە جیهانی ئیسلامی هەموو گۆشە و کەنارێک کەسانێک هەبوون کە خەمی زیندوو ڕاگرتنی فکری ئیسلامیان بووە بەڵام بە تەنها جوهدی ئەوان کافی نییە ئەبێ دەسەڵاتی سیاسی مولتەزیم بێ بە بڕیاری ئەوان ئەیناگەر دەسەڵاتی سیاسی ئەوان بخاتە سجن و پراوێزیان بخە و ڕێزیان نەیەڵێ و مەداریسەکان نەیەڵێ و مەراکیزی بەحسی نەیەڵێ و ڕێگە بە شورا نەدا و خۆی سەپێنێ فعلەن وەزع لەوە باشتر نابێکەی بین ڕاستە هەر بۆ قسەی جەنابی کاکتۆر بێگومان ئەزمە فکرەکە لەوایە ئەستا کابرایە خۆی بە مولتەزیم و بە مەسئولی گەڕانەوەی خلافەتی ئیسلامیەکە لە خۆی خەڵکە کوژێ مع علم کابرایەکی عوامی ئیتیادی بەلایەوە حرامە چۆن کابرایە خۆی بە مفەکر و بە منەظری جەماعەتێک ئەزانێ خۆی بە خاوەنی شەرعێتێک ئەزانێ و خۆی خۆتە پێشەوە بەحسا ئەو دینە گەڕێنێتەوە لەسەر هیچ شتێک خەڵکی بێتاوانە کوژێ کەواتەمە ئەزمەیەکی فکری هەیە فکرەکەی چۆن ئەوان ئەسبوو دکتۆر فەرمووی وای تێگەشتووەکە بە وراست شەرعیە ئەوی ترا غێر شەرعیە ئەمیش پیاو کوشتنەکەی بەلاوە شەرعیە نازانێت کە ئیسلام دینی ڕەحمەتە کە ئینسان نابێ ئیسلام ئینسان نابێ ئینسان کوژێ لەسەر بە حەقی خۆی نەبێ کاتەمە ئەزمەیەکی فکری گەورەیە بۆ جەنابیشی فەرموو لە بیدایەتی دکتۆر ئەمەژێ پێە لە بیدایەتی سەحوەی ئیسلامی ئەو مفەکرە گەورانە هاتن فعلا ڕێگاکەیان ڕوون بوو هەوڵیشان زۆرە والحەمدە دوای سەحوەیەکی مبارەک دروست بوو بە تایبەتی لە حەفتاکان و شەستەکان وانە خەڵک زۆر هاتانەوە لەبەرەوەی خەڵکی زۆر هاولەواش یەکەم ئیستیعابی هەموو مفەکرەکانەوە بۆ ئەو خەڵکە زۆرەی کە هاتووە دووەمیش ئەو زوڵم و ستەمی کە کراوە لە هەڵگرانی سەحوە و داعوا بە گیرگرتن و بە شار بەدەرکردن و بەڕاکردن خۆمان لە تاریخی معاسیرە ئەزانین وای لێ کردو ڕەتفعلێک دروست بووە کە بڵێن کاکە واز لەم شتە ئەسیلانە بێنە بە ئەرخەریکی نوێژ و ڕۆژۆکەمان بین یانی بۆ بە عاتیفیە زیاتر لەبەرەوە سێرێکە خیتاب یان منطقی داعەکانی زیاتر وڕژاندنی عاتیفە و ئەمانە بۆ زیاتر نەک بنەما فکرە ئەسلەکان پاشانیش هاتنی کۆمەڵێک لە ڕاستیە پێچێ دەستیشی لە دواوە بێ من مەخسەم نەظەرەی موئامەڕۆشت نییە لەناو دەستەش لەناو عالەمی ئیسلامی هەبێ بۆ چەسپاندنی فکرێکی ڕۆکەشی یعنی وەرگرتنی بەس ظاهری هەنێ نەس و خۆزگەم هەموو نەسەکانیش وایە وەڵام من زۆر ڕازیم هەموو نەسەکانی قورئان و سنت بێنە ظاهرەکەی وەرگرە بەس وەرگریت تەنها چەند نەسێ ینی انتقائی نەبێ چۆن هەنێ قەنات و هەنێ کتێبە خوێنیتەوە تەنها باسی مرد و شۆردنەکە ینی مع علم هەر کەسێ مرد ینی خوا عەفوی کە هەر خەڵک زۆرە بیش و ینی شتێکی زۆر مەخسەم لەوە نیە نەزانی خەڵک چۆن مردۆشە بەس ئەو هەلی اختصاصیە وەکوێ تۆ باش بۆ خەڵکی وڵاگەرێکی پێویستی بە عملیات و پێویست ناکە دکتۆر عملیاتێکە مرد و شۆر هەیە ینی ئەم هەموو گەنجە ئەم هەموو سایتە و ئەم هەموو تەلەڤیزیۆنە بەس باسی مرد و شۆردنەکەن یان بەس تەنها باسی شتێکی سونەتێکی ناڵم بچکۆلە سنی شەڵامی گەورە بەس جوزئی معلم ئەو شتە فراوانەی کە هەمانە کە خوای گەورە بە تۆی ناردووە موسڵمان ئومەتەن وەسەطە لتەکونوا شوهداء على الناس يعني تۆ بێت شاهدی بەسەر عالەم يعني تۆ بێ مسەیتر بی ئەم معانیە گەورانەی کە لە قورئان هاتووە کە لە سونە هاتووە
لا مزن بس تنها تركيز نسر هنا جزئيات اما السبب كي ترى يعني كواتا گرنگەکەی يعني گرنگی فکر بەقەدەر خۆی لە ژیانی مسلمانانی هاوچەرخە گرنگی پێ نەدراوە يعني ئەوەی کە تەرکیز کراوەتە سەر هەندێک بابەتی جزئی خەڵک بە ضرورەتی نەزانیوە يعني ئاستی هۆشیاری لەو ئاستایان نەبووە کە خەڵک فکر بە ضرورەتی ژیانی خۆی بزانێ لەبەرەوەی کۆمەڵک دەرگای زۆر گەورەتری بووە کاتەوە يعني هاتون خەڵک بە هەندێشتی وەکو وتمان ئەخلاقی و پەروەردەی و ئەوی پەیوەندی بە ژیانی ڕۆژانەوە هەیە زۆرتر تەرکیزەکە لەسەر ئەوە بووە جا ئایا سەبەبەکان لە پشتیەوە هەرچیەک بۆ دەسەڵاتی سیاسی بووە کەمی ڕۆشنبیری بووە کەمی دەستگای ڕاگەیاندن و چاپکردن بووە پەروەردەکەش پەروەردەیەکی تاواتی بووە يعني پەروەردەی تاواتی وا پێڵێ پەروەردەیەکی ئیسلامی يعني إنسان لقى الخوايا بجوانك واو بيلا كمان كان يرجم كل دسم واجولان يقدر واجولان هردوك ما نقدر قبول كين إن شاء الله برودكش ناجحونا ناجحني لا برودكش برود واو بيلا كمان جور جليكم لبراء بن بن باخم لبراء قبولي واكم كاي يقدر جليك لبراء أو قبولي منك من أمس لبراء يعني كتركيز يعني كدوس سبحان الله من دائما على مواني كجزئيات ولا تركيزها كان لجزئي خوش أنا سەرکەوتو نابن یعنی تۆ لەو جوسی بە حسابی خۆ پەروەردە کردووە بە حسابی خۆ تطبیق سنەتەکەی نازانی مهمترین سنەت ئەوەیە کە تۆ برا مسلمانەکە خۆش کاتەمە ڕێ خۆش ئەکات بۆ قسە و باسێکی ترکە ئەگەر لە بەرنامەکانی داهاتووە ئێمە قسەی لەسەر بکەین بۆ ئەوەی کە مسلمانانی هاوچەرخ چۆن هەڵسوکەوتیان لەگەڵ توراسی ئیسلامیا کردووە لەگەڵ تاریخی ئیسلامی لەگەڵ دەقەکانی سنەت چۆن لە قورئان تێگەیشتون منهەجیەتی خەڵکی مسلمان لەم سەردەمەیە چۆن بووە یعنی کۆمەڵێک مەناهیجی جۆرا و جۆر و جیاواز هەیە بۆ هەڵسوکەوتکردن هەیە زۆر ئیفرات و تێپەڕاندن ئەکا لەلایەکە هەیە ئەو لایە ئیهمالەکە لە لایەکی ترا ئیفرات ینی منهەجیەتەکان دیسانەوە گەڕێنەوە بۆ سەر ئەو منهەجیەتی کە ئێمە لە مێژووی ئیسلامیە و خودی ئیسلام خۆی کۆمەڵێک معتەیاتی زۆر باش و زۆر گرنگی هەیە بۆ ژیان بەڵام ئەو کەسانن کە بە خراپ بە نوقسانی بە منهەجیەتێکی ژەنگاویەوە تەعاملیان لەگەڵ ئەو توراس و لەگەڵ ئەو داخانەیە کردو بۆیە ژیان گەیشتووە بەوە جای مازام کاتی بەرنامەکەمان گەیشتووە بە پایان ئەخیر بە زمانی ئارام قسە بکەین زمانی ئارام و زمانی ئامار بە زمانێکی ئارام قسە بکەین ئێمە زۆر شانازی بە وەزعی ئێستای خۆمانەوە نەکەین اعتراف بکەین بە کەم و کورتیەکانمان لە بواری فکرە بە زمانی ئاماریش پێمانەوترێ کە ئێستا لە جیهانە وڵاتە ئیسلامیەکان مجتەمەعاتی ئیسلامی دەسەڵاتی سیاسی چەندێ لە بودجەی ساڵانەی خۆیان تەرخان کردووە بۆ مەجای فکری بۆ مەجای بەحث و لێکۆڵینەوە لە مقابلە چەندێ میلەتی ئێمە ئەخوێنێتەوە چەندێ نەتەوەی هەموو خەڵکی ئێمە ئەخوێنێتەوە بەراوردی کە بە وڵاتێکی وەکو یونان ساڵانە ڕەنگە شخصێکی یۆنانی عادی 1000 لاپەڕە بخوێنێتەوە بەڵام شخصی ئێمە خوێنەوارەکەشمان 1000 لاپەڕ ناخوێنێتەوە لە حاڵەکات لە سەردەمی زێڕینی ئیسلامە هەموو گۆشە و کەنارێکی جیهانی ئیسلام مرکزێکی بەحسی بووە مامۆسایە کە بووە دانیشتووە لە شوێنەکە مەجموعەت تەلەبەی هەبووە تەنها تەڵقین نەبووە مناقەشات بووە دیبێت بووە حیوار بووە هەڵسەنگاندن بووە ڕەخنەگرتن لە پێشینان بووە و مناقەشەی مەزاهیب بووە قسەکردن بووە لەسەر واقع یعنی فقهی ڕابردووی کلاسیکی ئیسلامی کە باسی ئەو نەمازی جانەیتیایە لە خۆ نەهاتووە یعنی تۆ کتێبێکی فقی شافعی یا فقی حەنەفی ببینە فتاوەکانی سەبارەت بە ڕووداوەکانی ئەو سەردەمە ئەو ڕۆژە خۆیەتی یعنی هەموو فەقیهێک هەموو عالمێک تەفاعلی کردووە لەگەڵ کێشە کۆمەڵایەتیەکانە و لەو ڕوانگەوە بیری کردوێتەوە و وەڵامی شەرعی بۆ دۆزیوەتەوە لەو کاتا ئێمە ئەسلی زێڕینمان بووە هەموو حەڵقەیەکی علمی مرکزێکی بەحسی بووە مرکزێکی بیرکردنەوە بووە لەو کاتا ئەوروپا خەریکی شەڕی ناو خۆیان بوون ئێستا بەعەکسەوە ئەوان هەموو گۆشە و کەنارێکیان کردو بە مرکزی بەحس و بیرکردنەوە بودجەی گەوری بۆ تەرخانەکەن ئێمە لێرە شەڕمانە دەست خۆش بکە دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی هەر هەمومان هەرسێکمان میوانین لە بەرنامەکە بەڕێزان کۆتایی ئەڵلقەی ئەم بەرنامەیەمان پێیگەیشتین بە ئامادەبوونی وەکووتمان دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سەنتەری زەهاوی دکتۆر دیاری قەساب ئەندامی دەستەی کارگێڕی و بەندە ئەندامی دەستەی کارگێڕی سەنتەری زەهاوی تا لە ئەڵلقەیەکی تر و لە بەرنمەیەکی تر و باسوخواسێکی تری فکریە پێتان نەگەینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین و هیوادارن بینەرمان بن.